9 ساڵ بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی لە بەردەم ماڵەکەی خۆیدا تێدەپەڕێت و تا ئێستا بکوژان نەدراون بە دادگا. هاوسەرەکەی لە ساڵیادی ئەو ڕۆژنامەنووسە تیرۆرکراوە لە کەلار وتی یەکێتی و پارتی بکوژی ڕۆژنامەنووسان و ڕفاندن و ئەشکەنجەدانی ڕۆژنامەنووسان لەسەردەستی ئەو دوو حیزبە بەردەوامی هەیە و دەستگای ئەمنی و دادوەری بەکاردەهێنرێت بۆ بەرژەوەندی حیزبی. هەندێک وردەکاری هەن ڕەنگە لە ئێستادا بۆ ئێمە گونجاو نەبێت بتوانین بۆ ڕایگشتی بیخەینە ڕوو بۆ چونکە بە حکمی پێگەکەی خۆمان ئێمە خۆشبەختانە توانی ومانە ورتر با بڵێن بە شوێن هەنگاوەکانی تیرۆرکردنی کاوەگەرمیانی دابڕۆین و زانیاری زۆر ورتمان لەسەر تیرۆرکردنی کاوەگەرمیانی بەدەست گەشتووە. یەکێک لەو بەڵگانە ئەوەیە کە توانە حوسێن کە ئێمە وەکو خانەوادەکەی و لەگەڵ پارێزەری کەیسەکەمان لە زیندان لەگەڵی دانیشتوین زیاتر لە جارێک ئەوە بوو کە ئەوەی بۆ ئێمە ئەعلام کرد و هاوکارێکی هەبووە واتە تا ئەو کاتەی کە تا دووە وتەی توانە حوسێن لە محکەمە وتوتی من بەتەنها کارەکەی خۆم کردووە بەڵام هاوکارێکی هەبووە واتە کەسێک شۆفێری توانە بووە بەڵام بینیمان هەر بۆ خۆیان هەر ئەو دەسەڵاتە ئەو کەسەیان تیرۆر کرد. بەپێی ئاماری ڕێکخراوەکانی بەرگری لە ڕۆژنامەنووسان دۆخی ڕۆژنامەنووسان خراپە و تا ئێستا هیچ کام لە بکوژانی ڕۆژنامەنووسان نەدراون بە دادگا. دەسەڵات و هێزانیەکان حیساب بۆ یاسای کاری ڕۆژنامەوانی ناکەن و ڕۆژنامەنووس دەستگیر دەکرێت و دەکوژرێت و دەڕفێنرێت کەچی باکیان نییە. ئەوان جۆرێک لە ئازادیانەوێ بەپێی زۆنەکان ئاوازەکەی و لەحنەکەی بگۆڕی. لێرەوە لە زۆنی سەوزەوە ئازادیت چی بەرامبەر بە پارتی ئەڵەی لە زۆنی زەردەوە ئازادیت هەموو ئازادی کە ڕاهاتەیە چی بەرامبەر بە یەکێتی بە زۆنی سەوزەڵیت. لێرەیە ژینگەیەکی مزەیەقی بەرتەسکراوەی پڕ لە فشار بۆ ڕۆژنامەنووسان دروست بووە. ڕۆژنامەنووسان ناتوانن ئەدای کارەکانی خۆیان بکەن بەو شێوازی کە پێویستە بیکەن. ئەگەر یاسا سەروەر بێت ئەگەر دادگاکان دادگای هاوڵاتی بن دادگای سنەوەی مافخوراوان و شوێنی چەسپاندنی عەدالەت بن ئێمە کێشەیەکمان نییە. هێزێک لایەنێک حزبێک سکاڵای لەسەر ڕۆژنامەنووسەکە ئەوە پرۆسەیەکی زۆر ئاسایی و دیموکراسیە. بەڵام کاتێک کە دادگاکان لەژێر کۆنترۆلی حزبەکانن حزبەکان بێگەڕانەوە بۆ دادگاکان خۆیان نەفەر ینی هێز ئەنێرنە سەر ڕۆژنامەنووسەکە و ئەیگرن و ئەیبەنە بەردەم دادگاکە و بۆ بەویستی خۆیان بۆ جۆری کە خۆیان ئەیانەوێ. سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان دەڵێت سەرڕای ئەوە یاسای ژمارە 35 ساڵی 2007 تایبەتە بە ڕۆژنامەنووسان بەڵام هیچ ڕۆژنامەنووسێک بەپێی ئەو یاسایە مامەڵەی لەگەڵدا ناکرێت و هەمیشە هێزی جیاواز ڕۆژنامەنووسی دەست بەسەر کردووە و تونند و تیژی بەرامبەر بەکارهێناوە. دیارە دۆخی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان لای هەموو ڕوونە کە پاشەکشێکی زۆری کردووە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو زیاد لە 30 راپۆرتی نێودەوڵەتی کە هەیە کە هەمویان ئاماژەم بۆ ئەوەی کە دۆخی ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەبڕین پاشەکشێکی زۆری کردووە و ئەو ڕووداوانەی کە لە ساڵی 2022دا بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ڕوویان داوە چەندین حاڵەتە بۆ کە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بەبێ بڕیاری دادگا و ئەو هێز و لایەنانەشی کە هەستاون بە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان زۆر جار لە ئەرکی ئەوان نەبوو کە هاتوون ڕۆژنامەنووسیان دەستگیر کردووە لە کاتێک ئەگەر چکە پاساوی ئەوان ئەوە بۆ بەردەوام کە ئەمانە سکاڵای یاساییان لەسەر ئەم ڕۆژنامەنووسانە هەبوو بۆیە لەلایەن هێزەکان و دەستگیر کراون بەڵام ئایا ئەگەر ڕۆژنامەنووسێکیش سکاڵای یاسایی لەسەر بێت کۆمەڵێک ڕێکار و ئالەتی خۆی هەیە کە دەکرێت وەک خۆی جێبەجێ بکرێت لەوانە کە سندیکای ڕۆژنامەنووسان ئاگادار بکرێتەوە دواتر ڕۆژنامەنووسەکە ئاگادار بکرێتەوە بە دواتر هێزی پۆلیس کە هێزی ناوخۆن هێزەکانی ناوخۆ هەستن بە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسەکە ئەگەر هاتوو ڕۆژنامەنووسەکە ئامادە نەبوو دو پاش ئاگادارکردنەوەی خۆی بچێتە بەردەمی دادوەر و ئیفادەی خۆی بدات. دیارە ئەمانە هیچی بەداخۆ زۆربەی زۆری حاڵەتەکاندا ئەم ڕێکارانە هیچی نەگیراوەتە بەر. ئەو ئازادیەی دەسەڵات بانگەشەی بۆ دەکات و ساڵانە لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی بە ڕۆژنامەنووسانی دەفرۆشێتەوە جگە لە قسە و وتار و خۆدارخستن هیچی تری لێسەوز نەبووە. ژینگەی کاری ڕۆژنامەوانی واقعەکەی ئەوەیە تیرۆرکردن، ڕفاندن، ئەشکەنجەدان، سوکاتی پێکردن و هەڕەشە لێکردن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.